بناوی خوای بەخشندە و میهرەبان. فەرموودەی ژمارە 37 کە یەکێکە لە فەرموودە قودسیەکانی پرۆژەی نوری جیهانی ئەمساڵ. بەڕێزان، پێغەمبەری خوا ئەفەرمێ کە خوا ئەفەرمێ ئەگەر خوا بەندێکی خۆش بوێ جبریل بانەکات. حەزرەتی جبریل گەورەترینی فریشتەکانە. بانگێکات و خوای گەورە پێڵێ من فڵان کەسم خۆش ئەوێ، تۆش خۆشت بوێ. جبریلیش خۆشیەوێ. دواتر جبریل ئەچێتە ناو ئاسمان و بەناو ئەهلی ئاسماندا جار ئەدا خوای گەورە فڵان کەسی خۆش ئەوێ، ئێوەش خۆشتان بوێ. هەموو ئەهلی ئاسمانیش خۆشیان ئەوێ. حتمما مەبەست لە ئەهلی ئاسمان فریشتەکان و ڕەنگە ڕۆحی هەندێک ئەو کەسانە بێت کە گەڕانەوە بۆ لای خوا و ئێستا بە ئاسوودەیی بە ئاسمانە بە بەهەشتا دێن و دەچن و دەگەڕێن. هەموو خەڵکی ئاسمانیش خۆشیانەوێت. ثم يوضع له القبول في الأرض. دواتر لە کۆتاییدا ئەو کەسە خوا خۆشی ویست فەرمانکرا بە جبریل خۆشی ویست، دواتریش هەموو ئەهلی ئاسمان خۆشیان ویست. ئەنجا لەسەر زەویدا مۆری قبوڵکردنی بۆ دادەنرێ. ئەو کەسە قبوڵ ئەکرێ لەلایەن کێوە؟ بێگومان مەبەست قبوڵکرانە لەلایەن ئیماندارانەوە. ئەوە یەکێکە لەو ئاماژانەی کە بە درێژایی مێژووی موسڵمانان ئەو کەسانەی کە بەڕاستگۆیانە خزمەتی ئیسلامیان کردووە لەلایەن موسڵمانانەوە خۆشویستراو بوون. نەخوازەڵام بەسمان هەندێک موسڵمانی ئەوە نییە کاتێک هیچ ئیلتیزاماتێکیان بەدینەوە نییە و تەنها ناوەکەیان پێوە ماوە. ئەوانە نا، بەڵکو موسڵمانە ڕاستەقینەکان تەواویان خۆشیان ویستووە. ئێمە لە کۆنە ئەومان بیست و هەتا ئێستش ڕۆژانە ئەو حەقیقەتە دووبارا بێتەوە. ئەوانەی بەڕاستی خزمەتی دینی خۆیان کردووە، ئەهلی ئیسلام موسڵمانە ڕاستەقینەکان هەمویان خۆشیان ویستووە. تەنانەت مەذهب و مەدرسە و قوتابخانە و حیزب و جەماعەتیشیان جیاواز بووێ، هەر خۆشویستراو بوو و لای خەڵک قبوڵ کراوە و ڕێزیشی لێگیراوە. ئەوەی کە جێی پرسیارە لێرە بیکەین، ئەو خۆشەویستی خوا لە کێوە سەر هەڵەدا کاتێک ئەفەرمێ ئەگەر خوا بەندەیەکی خۆش بوێ؟ خوا چۆن خۆشی بوێن؟ کورت و پوختترین وەڵام ئەوەیە کە وەکو لە کتێبەکەشتا تێدایە هەتا وەکو پابەندی دینی ئیسلام بین خوا زیاتر ئێمەی خۆشەوێ. پابەندبوون بە فەرمانەکانی خوا، دوورکەوتنەوە لە حرام کراوەکان بە هەموو شێوەیەک زەمانەتمان ئاەتەیە کە خوا خۆشی بوین. بیرمان نەچێ ئێوەش فەرموودەیەکتان لەبەرە کە تۆزە پێش ئێستا لەبەرتان کردووە و بریتیە لەو فەرموودەیە کە وەجەبەت مەحەبەتی عەلى المتحابین فیە والمتجالسین فیە والمتزاورین فیە والمتبادلین فیە. ئەو چوار کەسەش ئەو کەسانن کە زەمانەتی خۆشەویستی خۆیان هەیە، جگە لە دەیان ئاەتی قورئان کە والله يحب الصابرين هەتا دوایی. بۆیە تکاکەین ئەبێ داوا بکەین لە خوا لەو کەسانە بین کە شایستی خۆشەویستی خوا بین و بەو پەڕی ئومێدمانەوە چاوەڕی ئەوەکەین ناومان لە تەواوی ئاسمانەکانە بەنگ بداتەوە و ناوی ئێمە بە بۆنەی پەرستنمان بۆ خواوە گەورەترین و بەرزترین ناو بێ، بە بۆنەی ئەوە کە خوا ئێمەی خۆشویستووە. خوا هەمووتانی خۆش بێ و مۆری قبوڵمان پێ بدا لەسەر عەرز و لەنێو موسڵمانان. ئامین ئامین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.